بله گوڵباغ بەگشتی گەڕەکە کوردیەکان خۆی فەرامۆش کراوە پرۆژەی خزمەتگوزاری بۆ ناکرێ ئەوەی کە ئەکرێت بە فشاری پەرلەمانتارانیان هاوڵاتیان هەندێک پرۆژە ئەکرێت بەتایبەت لە شوێنە سەرەکیەکان ئێستا شەقامێکی سەرەکیە ئەو بەری خاسە لای ڕاستی خاسە بە لاچەپی دەبەسێتەوە دەیان گەڕک پێکەوە دەبەسێتەوە ئەم جادەیە چەند ساڵێکە بڕیاری بڵێن تەواوکردنی یاخود دروستکردنی بۆ دەرچووە زیاتر لە 5 مانگە دەست بە دروستکردنی کراوە ینی بڵێن مەسافەکەشی زۆر نییە ینی شەقامێکی زۆر گەورە نییە بەڵام هاوڵاتیان گلێن لەوەیە سستن لە جێبەجێکردنی ئەم جادە یاخود دروستکردنی ئەم شەقامەیە ئەو کەسی کە پێی هەڵساوە زۆر سستە و ئیشی دوکاندارەکان و کاسبکارەکانی پەخستوە چەند مانگێکە پەیامیان هەیە و داواکاریان هەیە چمەلای خۆیان سلااوت لێبێت ئەم جادەیە ینی چەندێکە خەریکن بۆ تەواو نابێت هۆکاری چییە؟ لە پێش ڕەمەزان بە 4 ڕۆژ 15 ڕۆژ وا خەریکن یەک شۆفڵ و یەک حەفارە لەگەڵ 4 عەمەلەیە و گەڵابەیەک یەک شۆفڵ و یەک حەفارە و 4 عەمەلە یانێ ئەم شەقامە تەواوکەن ئەم ئیشەتەوە نابێتەوە بەو شە مقاول کە گرتێتی ئەبێ معدەتی کاملی هەیە ئێمەشی نە ئەومان هەیە نە کەهرەبا بەتەواتیمان هەیە ئەو جادەشی حاڵی وایە بە سیارە چۆن هاتوچووەکەی سیارەی خۆمان ناتوان هاتوچوو بکەین تا چەند زیانی لێتان داوە ینی ئەم دوکانانە ئیشان زەحمەت بووە تاوان چیە ئیشمان نەماوە چۆن ناتوانانی سیارە بۆمان ڕاگرێت کە شت بکرێ ناتوانانی کەسیشی دێتەوە ڕێگای هین سیارەی نییە سلااوت لێبێت تۆ دوکانداری چیت خەڵکیێری هاوڵاتی داواکاری وڵا داواکاری مێ ئەم پرۆژەیە بە جوتنی کا تەواویکەین بەڕاستی ئەم پرۆژەیە تقریبا نزگەی 6 مانگە دەستیان پێ کردووە کارەکانە بە نیوەچەڵی بەجێهێشتووە ئەمەش حاڵی پرۆژەکەیە تقریبا یاریمە داواکاریمان زووت بە جوترین شێوە کات ئەم پرۆژە زۆر کەم تەرخەمە ینی مقاولەکە زۆر کەم تەرخەمە ینی ئیشەکانی زۆر لەسەر خۆیە ئەکا پرۆژەکە بە تەواوی نەکردووە بەڕاستی باسی و جیاوازیەمان بۆ بکە کە لە نێوان گەڕەکە کوردیەکان و گەڕەکەەکانی دیکە بڵێن دەکرێت لەلایەن ئیدارەی کەرکووکەوە بۆچی لەوبەر بۆ نمونە شەقامێک بە مانگێ 2 مانگ تەواوە کرێ بۆچی لێراوە سستە جیاوازیشی زۆرەکرێن لە نێوان گەڕەکانەی تە بڕۆ خواروی کەرکک سەری ئەو پرۆژانەکە چەندێ بەڕێک و پێشی ئەکرێ لێرانە 2 هۆیەیە بۆ مقاولەکە یەکەمین هۆ سلفەیان بۆ سەرف ناکەن دووەمینیش کارەبا نایە لێرانە بە ئیشەکانی خۆی هەڵسێت لێرانە فەرق و جیاوازیی زۆرە لە ناو شاری کەرکووکا کرێ مەسەلەی منطقە کوردیەکان زۆر کەم تەرخەمە ئەوە پرۆژەکەی خۆتان بە چای خۆتانی بینن چی ئەکرێ کولی دوکانێ 500,000 ملیۆن 750,000 کرێ ئەدا بژێوی ژیانی تیانەماوە ئەم سەر و ئەو سەرجادەکە هەمووی هەڵکەندراوە ئایا هاوڵاتی چۆن دێشتوبەکی خۆی پێداویستەکانی خۆی ئەکرێ لەو دوکانانە لێرانە فەرق و جیاوازەکە دوکانێکی گەلێ زۆرە کاکە ئەوە تا لەم سەر بوو ئەو سەر 2 بەرامبەرە لێرانە کابرا ئەگە سلپەیەکی بۆ سەرفکرێ کابرا بە زووترین کاتیش ئەڕواتە ڕێوە دەستان خۆش بێت بەڵێ گوڵباخ ئەمە گرفتەکەیە جیاوازی دەکرێت نێوان گەڕەکە کوردیەکان و گەڕەکە عەرەبی و تورکمانیەکان لێرە کەم و کوڕێ هەیە سستی لە پرۆژەکان هەیە هاوڵاتیان بەگشتی داوا دەکەن ئەو جیاوازیە نەمێنێ و بە زووترین کادەم پرۆژەش کە گرفتێکی گەورەی بۆ دوکاندار و کاسبکاران دروست کردووە تەواو بکرێت باشە هاوکارم هێمن دەلۆ لە کەرکووکەوە لەگەڵم بووی زۆر سپاس.